باز لە شێوازی خزمەتکردنی باخچی ماڵەکان باخچەکانی دەرەوە بکەین لەم وەرزەی ئێستا بابزانین ئێستا کاتی چییە؟ ئێمە چۆن بتوانین ئەو باخچەی کە ساڵانی ڕابردوو هەمان بۆ ئەم ساڵ بە شێوازێکی جوانتر و ڕازاوەتر بێ لەم کاتەیە پێویستیان بە چ جۆرێک لە خزمەتکردنە ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک عەلی حامید کە بەڕێزیان ئەندازیاری کوشتتوکاڵن ئێستا لەنێ ئەم باخچە جوانی کورساتە لەگەڵ بەڕێزیا گفتوگۆیەکی چرۆپاکەین کاک عەلی سڵاو لێ بێم کاتەوە باش سڵاو لێ بێ کاک عەلی زۆر سپاس کاک عەلی با دەستپێکی گفتوگۆکانمان هەر لەوە دەست پێ بکەین لەم وەرزەی ئێستاە گوڵ و گوڵزارەکان نەمامەکان پێویستیان بە چ جۆرێک لە خزمەتکردنە وەکو خزمەتکردنی باخچەکان یاخود ئەو پارکانە یاخود ئەو باخچە بچکۆلانەی کە لە ماڵەکانە هەیە کە وردەوردە لە پاییزە یاخود لە زستانە پشتگوێ خراون و نەتوانراوە خزمەت بکرێ ئێستا هەنێک ئیش هەیە کە دەتوانیت تایە بکرێت وردەوردە بەرە و وەرزی بەهارە چین و بەرزبوونەوەی پلەی گەرما و خۆشببوونی کەشوهەوا بێ ئەو ئیشانەش تقریبان لە چەند شتێکا خۆی ئەگرێتەوە لە پاکردنەوە لە بژارکردنە لە هەڵپاچینێک کە بە مەرجێک هەڵپاچینەکە سەقەت نەبێ یاخود ئەو هەڵپاچینانەی کە پێشتر نەکراوە لە کۆتایی پاییزە یاخود لە زستانە بۆی پلەی گەرمی دابەزیوە زۆر کە لەم دوسێ هەفتەی زۆر دابەزی کە نابێت هەڵپاچین بکرێت ئێستا دەتوانین وردەوردە ئەو هەڵپاچینانە بکرێت ئێستاچینە خۆیان وەکو هەڵپاچین ئێستا تقریبان ئەتوانی بڵێ کاتێتی بە مەرجێک ئاگاد لە کەش و هەوا بێت چکە تقریبان ئەو هەڵپاچینێک کە ئەکرێت لە کۆتایی پاییزە یاخود سەرەتایی زستانە بە مەرجێک پلەی گەرمیدانە بەزە و بەستەڵک و سەوڵبەندان ڕوونەیە بۆی کاتێک هەڵەپاچی زەرە نەیە لە دارەکانمان ئێستا دەتوانین ئەوانە بکەین بە مەرجێک ئەویش ئەبێ هەگامان لە کەش و هەوا بێت چکە هێشتا هەر ماوێتی بە شێوەی کە لە شەوادا ئابەزێ یاخود لە ڕۆژە جاری وایە کەشوهادا ئابەزێت و زەرە لە دارەکە هەڵپاچی زۆر کاتێ ماڵین خزمەتکردنی باخچەیتر لە ماڵەکەی خۆتا بێ لە دەستگایشیاوە گشتیا بێ لە تا کاتە پارکە گەورەکانی ناو شارەکە پێویستی بە خزمەتێکی زۆر باشە بەڵام لەگە خزمەتەکەی پێویستی بە شێوە ئەندازەیەکە کە چۆن باخەکە ڕێکە باەمە لە باخەکەی خۆمانەوە کورساتۆ دەست پێ بکەین شێوە ئەندازەی ئەم باخە و شێوازی نەمام و چیمە نوشتەکان تۆ چۆن ئەیبینی وەکو شێوازێک ئەندازەی زۆر بە شێوازێک ئەندازەی نانراوە کاتێک کە باخچەیەک شێوازێک ئەندازی بۆ دانی ئەبێ هەر دارێک یاخو هەر دەوەنە یاخو هەر گوڵێک لە شوێنی خۆیان بێ ناکرێت شتەکان هەمووی تێکەڵ بکرێت و شێوازێکی ناشین بە باخچەکە بات وەکو باخچەکانی کە وەختێک خزمەتی ئەەکەی لە دارێکەوە بۆ لە گوڵێکەوە یا لە نەمامێکەوە دەست پێکەی بۆی وردەوردە جوانکاری لە باخەکە بکەیت و شێوازێکی جوان برە بە باخچەکە ئەمە لە ڕووی خزمەتەوە لە ڕووی ئەو ئیشەی کە تیا ئەکرێ پێویستە بکرێ ئێستا پێویستمان کرد باسمان کرد لە پێشترا هەڵپاچینەکەش وەک جەنابەت ئەمە بە شێوازێک ئەندازەی بکرێت ئێستا بەداوای لە بردنەوە زۆر شوێن ئەبینی یاخو زۆر باخچە بینی کە سەر بەڕاتی باخچەکانیشە کە هاوڵاتی دەستکاری ئەکا لە خۆی دارەکان هەڵەپاچێ دارەکان چەند ساڵێک خزمەتیان کردو شێوازێکی جوانی وەرگرتووە یە دارەکە هەڵەپاچ ئەیخاتەوە سەر خۆی باخچەکان ساڵ بە ساڵیش گۆڕانکاری بەسەرایە چونکە تۆ بۆ نە باسمان کرێمە چەند هەفتەیە لەمەوە پێش بەفرێکی زۆر باری پلەکان زۆر نزمونە لەوانەیە هەندێک درەخت لەگەڵ و کەش و ژینگەیان نەژی بۆ ساڵێکی کەکەی ترێسا بەرە و بەهارە ڕۆین ینی هەستەکەی هەندێک لە درختەکان بەرە وشکبوونە ڕۆ ئایا گرنگە ئەم کەسە خاوەنەکەی ئەم درختە لابات و درختی کە بخاتە شوێنی ئەو درختانی کە بەکارێت کاتێک کە تۆ باخچێ دروستەکە یاخود لە شوێنێکا باخە پێویستە تۆ ڕەچاو یەکەم شت ئەو دارانە بەکاربێن یاخود ئەو دەوەن و گوڵانە بەکاربێت تۆ بۆ کەش و هەوای ئەو شارە یاخود ئەو شوێنە ئەگونجێت بە خۆشحاڵی و سلێمانی زیاتر گرنگیاوە بەو دارانی کە لەگەڵ کەش و هەوای سلێمانیا گونجێت لە ڕوو ڕەشەباوە لە ڕووی دابەزینی پلەی گەرمی و لە ڕووی بەرگەگرتنی گەرماوە لە هاوینە تۆزە پلەی گەرمی سلێمانی بەرزە بێتەوە ڕەشەباگەشی لەو لاوە بۆستێ زیاتر گرنگیداوە بە سنەوبەریاد یاخود ئەو دارانی کە تۆزە بەرگەی ڕەشەبا و شکانەوە ئەگرن باشە کاک عەلی هەموو دارێک هەموو نەمامێک پێویستی بەوەیە کە هەڵی پاچی بۆ نمونە چ جۆرە نەمامێک چ جۆرە دارێکێک کە پێویستی بە هەڵپاچین نییە وەکو هەڵپاچین ئەگەر باسیکەین هەڵپاچین ئەکرێتە بە چەند بەشێکەوە هەڵپاچینی بۆ جوانکاریە هەڵپاچین هەیە بۆ زیندوکردنەوەی دارەکەیە هەڵپاچینی سنەوبەرەوە بۆ جوانکاریە بەڵێ هەڵپاچین هەیە بۆ تەمەنی دارەکە چۆ بەتەمە تۆ دەوێت جوانکەیتەوە هەڵپاچین هەیە بۆ تەربیەکردنە بە تایبەتی لە دارە بێستانیەکانە تۆ بۆ مەبەستی هەڵپاچینەکەی بۆ مەبەستی بەرەکەیەتی یاخود بێستانەکە جوان بێ و لە نەخۆشی بیپارێزی وەکو هەڵپاچین بە شێوازێک لە شێوازەکان هەر هەڵەیەک لە هەڵپاچینە بکرێت دەبێتەوە لە دەستدانی دارەکە یاخود ناڕێکی لە دارەکەیە و ئەو دارانی کە پێویستە هەڵپاچین تیا بکرێت بە شێوازێک هەڵپاچین ئەبێت جوانکاری تیا بکرێت بۆی ئەو دارە جوانیەکەی پێبێ بەڵام هەنێ دار هەیە یعنی بە هیچ شێوەیەک نابێ هەڵپاچینی تیا بکرێت و پێویستە هەڵپاچین لەو دارانە ڕابگرێت تەنها جوانکاری نەبێت بە تایبەتی سنەوبەریات بە تایبەتی ئەو دارانی کە هەمیشە سەوزن بە تایبەتی ئەو دارانی کە
تۆ هێشتا لە سەرەتای تەمەنیەتی یعنی هێشتا 4-5 ساڵە تۆ ناکرێت تۆ هەڵپاچینی گەوگە بێتەوە سەر کۆتەرەکە هێشتا دارەکە خۆی نەگونجادۆ لەگەڵ کەشوهەوایە دەبێت تۆ لە دەستدانی دارەکە بەنسبەت هەڵپاچینی کترەوە کە لە بۆ پەرژین و بۆ دارە جوانکارەکانەکە ئەمە پێوترێ هەڵپاچینی جوانکاری واتە بۆ جوانکاری دارەکە ئاکرێت تەنها جوانکاری تاگەنە لقێکی ئەبڕینە بۆ ناوپاچینێکی سەقەتیەکەیت تەنها جوانکارێکی بۆ پەرژینە و لە شوێنی ئەمە بۆ هەڵپاچین کاک عەلی ئەی لە ئێستا کاتی ڕواندنی نەمام و گوڵ و گوڵزار و ئەو بابەتانە تقریبان وا بەرە و ئەم ئەگەر هەڵە نەبم یان دەی مانگ یان نۆی مانگە تقریبا ئەگەر بچینە ناوەڕاستی مانگی دوو بەرەو کۆتایی مانگی دوو ئێمە توانین چەند ئیشەکە بیکەین دوانین شەتڵ بکەین توانین بۆن ئەو گوڵانە بە تۆ بیچێنین سەرماکە زیاتر کەمترە بێت بزەبیت لە ڕەچاوکردنی پلەی گەرمی ئاگامان لێ بێ گوڵەوەرزەکان واتە بەرەوبایەچین گوڵەوەرزەکان توانین زەرەحکەین لە دو کۆتایی مانگی دووە بیکەین بە شەتڵ و لە مانگی سێ و چوارە توانین بخینە باخچەکانمان و جوانکاریەک باخچەکان چینە سەر چیمەن ئای زۆر کار لە باخە کە چەنە درەختی جوانە ڕوێنیتەوە ڕوێنی حەزەکەی بەردەوام چیمەنەکە و سەوز جوان زۆر جار هەیە ساڵەکە کە سێرەکەی هەندێک لە شوێنی چیمەنەکان بۆ تۆ گەڵ ئایا ئەمانە توانین جارێکتر پەڵەپەڵە بۆ جارێکی تر چیمەنیکەی بۆ بێنین و توانین چیمەنەکە ببڕین و بە قوتی بەخۆیەوە ببینێ زۆرەوە چیمەنیش بەشێکە لە بە جوانکاریەکانی باخچەکە کە ئێمە ئەمانەی باخچێ سەوتکەین ڕژێکی باش سەوزایە بە باخچەکە و جوانکاری شیاتێ وەکو چیمەن چەند جۆری چیمەنمان هەیە ئەوەی کە تۆ باست کرد ئەتوانین بۆ نەپەڵەپەڵێتە ئەوە ڕایزۆمەکەیە کە بۆ ناتوانین لە پەڵەپەڵە زەرعیکەین لە هەر شوێنەکە بمانەوە بە شێوازێک تر هەیە تۆ هەمیشە سەوزەکانە چیمەن بە یەکێکە لەو بڵێن ئەتوانین بڵێن یەکێکە لەو گوڵانەی یاخود ئەو دەوەنانەی ئەتوانین تەمەنێکی باش بەخۆی بات واتە ئەتوانین خۆشی بڕوێنێتەوە خۆشی بژێنێتەوە ئەگەر ماوەیەکی زۆریش خزمەتێ نەکرد بێت قووەتی ئەوەی هەیە و کاتێک ئێمە ئەبینین لە شوێنێکا پەڵەیەک یاخود ڕووتەڵیەک لە ناو چیمەنە ڕوئەیە پێویستە بزانین سەبەبەکەی چییە بۆی ئەگەر هاتین دیسان زەرعمان کردەوە هەماشت هاتەوە هیچمان نەکردەوە وایە زۆر هاوڵاتیەتێ ئەی سووتێنێ بەڵێ بۆی بۆ ساڵی داهاتوو بە قوتە بێت و زیاتر و جوانتر یان شتێکتر هەیە کیمیایی پێوە ئەوە کیمیایی بۆ خزمەتە سووتانەکەشی زیاتر بۆ قوتکردنی چیمەنەکەی بۆی ئەو پوششتە لاچێت یاخود هەر بژارێکی تیاابێ لەگەڵ یا بسووتێ و ساڵێکی ترکە هاتەوە چیمەنەکی جوان بێتەوە بەنسبەت مەوادە کیمیایەکان شەکە بەکایە زیاتر بۆ سەوزایکردنە ئەنی ئەوەی کە بەکای یۆریاکەیە بەکارێن کاتێک کە چیمەنێک ئەبرنیا ئەمانەوێت چیمەنێک لە فەصلی بەهارە وردەوەدا بڕوێتەوە و سەوزاکی باشمان باتێ پێویستە چەند جارێک سەمادیکەین و خزمەتێکی باش علی هەر لەسەر چیمەن بمێنینەوە زۆر کەسەیە بۆ نمونە هەستەکە ماوەی چەند ساڵێکە چیمەنەکەی ئەو هێز و جوانی جارانی نەماوە ئەڵێ ئەم ساڵ کە بێتەوە بۆ منە گڵەکەشی لەگەڵا گۆڕم لە چ کاتێکا کە تۆ گرنگە گڵی چیمەنەکە بگۆڕی بۆی کە جارێکتر سەر لە نوێ باخێکی تر دروست بکەیتەوە چیمەنێکی تر بڕێنی ئەو عملیە کاتێک بە کاتێک تەمەنی ئەو چیمەنە زۆر بێت یعنی تۆ ناتوانین بڵێ چەندێک بێت بۆ چیمەنێکە 5 ساڵ 10 ساڵە کردوتە بڵێ من هەڵیەجێڕمەوە ئەویش مەرجی خۆیە کاتێک توانین ئیشەکەی کاتێک ئەو چیمەنە تەواو لێ بێتەوە یعنی لە خزمەت لێ بێتەوە یاخود ئێهمال کرا بێ یاخود تەمەنی زۆر بێ لەسەر 15 ساڵەوە بێ و خاکەکەی ئیلاک بۆ بە کوردیەکەی ئیلاک بۆ ناتوانێت تەقوی ئەو چیمەنەکە و شوازێکی جوانمان بێت ئەوش ئەتوانین بەو شوازە توانین چیمەنەکە لابن ئەگەر تۆ بێ ئەتوانین بە شوازێکی فەرش لوریکەین و لای شوازی ئاودانەکەی بێت چۆن شوازی ئاودانی چیمەن یەکێکە لەو ڕۆکانەی کە پێویستێکی باشی بە ئاودانێ بە تایبەتی لە کاتی پلەی گەرمای هاوین یاخود ناوەڕاستی هاویندا لەبەرەوەی مەساحێکی زۆرە و زیاترین هەتاوبەریەکەوێت پێویستە ڕۆژانە یاخود دوو ڕۆژ جارێ بەپێی کەشوهەوا ئاودانی بکرێت و خزمەت بکرێت بۆی لە زەربوون و زۆر باش فەوتان بیپارێت چەند گرنگە بۆ نمونە ئێستا ئەم درەختانەی کە لەم باخی ئێمە هەیە زۆر درەختەیە گەشەی زۆر باشە زوو پەلەکانی بڵاو بێتەوە بەسەر درەختەکانی کە ئێمە چۆن پێویستە بەپی جۆری درەختەکان لە پەنایەکە بیان نێژی بۆی کە بۆ منە سا ژاڵەیەکمان نەر درەختێکی گەورە نێژی شاڵەکە بشارێتەوە بەرە وشکن بێ ئەمە چەند گرنگە ڕەچاوکردنی دروستکردنی باخچە لە ئەوڵەوەک ئاماژەم پێکرد ئەبێ بزانی چه دارێک لە چ شوێنەکە دانەی چه دارێک لە پەنای چه دارێکات وەکو ئاماژەت پێکرد ناکرێت تۆ دارێکی بچکۆرە لە تەنیشتی دارێکی گەورە دانەی مەحرومیکەی لە هەتاو لە ئۆکسجین لە ئاودان لە شێ ئەمە دەبێت تۆی کاریگەری دارەکەی تر کاریگەری لەسەر ئەو داری تر ئەبێت نایە گەشتی تاواتی خۆی وەرگێت لەو پێویستانی کە پێویستە هەی بێت لەڕووی خزمەتی شۆ تۆ ناتوانانی خزمەتیگەی گەردارەکان زۆر نزیک بن لە یەکترەوە لەبەرەوە ئەو دارە و پوا بێت ئەهمالمان کردو لە شوێنێک ئەگەر خزمەتیشیکەین بەو شازە نییە
کە دارەکە خۆی زۆر باشە کاک علی وەکو دوایین پرسیار شێوازی ئاودانی نەمامەکان درەختەکان گوڵ و گومزارەکان لەم وەرزەی ئێستا بێت چۆن بێ بە تقریبان ئێستا ئەتوانین بڵین دەست ناکەینەوە بە ئاودا وەکو باخچەی گەورە ئاڵێن بەڵام تۆ لە ماڵەوە شەتڵێکە هەیە یاخود نەمامێکە یاخود ئینجانێکە هەیە ئەتوانی ئاودانێکی ئەوی ڕساوکردنی نەمامەکە خۆی پێویستێت یا پێویستی نییە هەن تۆ ناکرێت هەموو ڕۆژە دارێک ئاو بێ یا نەمامێ یا گوڵێ ئاو بێ ئەکەی دەستە پێویستی خۆی کە شوهەوەی ئەو شوێنە وشکی خاکەکەی پێویستی ڕۆکەکە خۆی بزانی پێویستی نییە چکە زۆردانی ئاو زەرەرە کەمیشی هەر زەرەرە تۆ زۆر بە ئاو هەموو ڕۆژە ئاو بێ لەوانەوە ڕۆکە لە دەست بچێت بێت تۆی خنکانی ڕەکە و لە دەستدانی نەمامە دەستەکانە خۆش ساز بامەدە بوون زۆر خۆشحاڵ بووین دەست خۆش بێ بە هیوایەوەی کە لانا توانین ئێمەش لە ماڵەکانی خۆمانەوە تا پارکە گەورەکانیش زانیاریمان هەبێ بەرامبەر ئەو گوڵ و نەمامانەی کە لە ناو ماڵ و شوێنە گشتیەکانی شایەت تاوەکو باخچەیەکی دڵفێن و ئۆکسجینێکی باشیشمانە بێت زۆر ڕاستە